سڵاوی خۆی گەورتان لێبێت بەڕێزان باس لە داهاتی نەوتی هەرێم دەکەین لە سێمانگی یەکەمی ساڵی 2024 بە پشبەستن بە دوایین راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین لەبارەی داهاتی نەوتی هەرێم لە ساڵی 2024 و 2023. دیارە داهاتی نەوت بەپێی راپۆرتەکە نزیکە 1 ملیار دۆلار بووە باز لە وردەکاریەکەی دەکەین. بەڵێ بەم شێوەیە داهات و فرۆشی نەوتی هەرێم لە کێڵگە نەوتیەکان زیاد لە 8 کێڵگەی نەوتی بەم شێوەیە کێڵگەی تاوکێ بەرهەمی ڕۆژانەی 90,000 بەرمیلە تێگرای نرخ هەر بەرمیلێک بە 32 دۆلار دەفرۆشرێت لە سێ مانگدا داهاتەکەی زیاتر لە 262 ملیۆن دۆلار بووە. کێڵگەی سەرسەنگ بەرهەمی ڕۆژانەی 38,248 بەرمیلە بەرمیلی بە 40 دۆلار دەفرۆشرێت داهاتەکەی لە سێ مانگدا 139 ملیۆن و 222,720 دۆلار بووە. کێڵگەیەکی تر کێڵگەی ئەتروشە کە ئێستا بەرهەمی ڕۆژانەی 25,000 بەرمیلە بەرمیلی نەوت هەر بەرمیلێک نەوت بە 30 دۆلارە لە سێ مانگدا داهاتەکەی زیاتر لە 68 ملیۆن دۆلار بووە. کێڵگەی شێخان هەیە 45,000 بەرمیل بەرهەمی ڕۆژانەیەتی و تێگرای نرخی هەر بەرمیلێک بە 27 دۆلار فرۆشراوە لە سێ مانگدا داهاتەکەی زیاتر لە 110 ملیۆن دۆلار بووە. دیارە بەپێی کواڵیتی نەوتەکە نرخەکەی گرانترە دیارەوەی سەرسەنگ کواڵیتەکەی لە هەمویان باشترە بۆیە بە 40 دۆلار دەفرۆشرێت. بەڵێ بلۆکی نەوتی هەولێر بەرهەمی ڕۆژانەی 6,500 بەرمیلە بە 30 دۆلار دەفرۆشرێت زیاتر لە 17 ملیۆن دۆلار داهاتەکەی بووە لە سێ مانگدا. کێڵگەی خورمەڵە کە بەشی زۆری نەوتی هەرێم لێرە بەرهەم دەهێنرێت بەرهەمی ڕۆژانەی 110,000 بەرمیلە بە 30 دۆلار دەفرۆشرێت و لە سێ مانگدا زیاتر لە 300 ملیۆن دۆلار داهاتەکەی بووە. کێڵگەی گەرمیانیشەیە بەرهەمی ڕۆژانەی 9,200 بەرمیلە بە 35 دۆلار دەفرۆشرێت لە بازاڕەکانی هەرێم داهاتەکەی زیاتر لە 29 ملیۆن دۆلار بووە. کۆی ئەو بەرهەمەی کە ئێستا بەرهەم دەهێنرێت لە کێڵگەکان دیارە بەشێکیش لە کێڵگەکان بەرهەمەکەیان دیار نییە وەکو بەجیل و کۆمەڵی کێڵگەی تر هەروەها کێڵگەی نەوتی تەقتەقیش باز دەکرێت کە ئێستا بەپێی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبێ کە ڕوونبین بێت بەرهەمەکەی وەستاوە. کۆی گشتی بەرهەمی ڕۆژانەی ئێستای نەوتی هەرێم 338,948 بەرمیلە واتە نزیک زیاتر لە 180 ئەو بەرهەمەیە کە پێشتر بەر لە ڕاگررتنی نەوت بەرهەم دێنرا. کۆی داهاتی نەوت لە چارێکی یەکەمی 2024 لە مانگی 1-2-3 927 ملیۆن و 464,720 دۆلار بووە. بینە سەر چۆنێتی پشکی حکومەت و کۆمپانیەکان لەو سێ مانگەدا لە سێ مانگی یەکەمی 2024 کۆی بەرهەم 30 ملیۆن و 415,000 بەرمیلە واتە ڕۆژانە مانگانە زیاتر لە 10 ملیۆن بەرمیل نەوت لە هەرێم بەرهەم دێنرێت. کۆی داهاتەکەی 927 ملیۆن و 464,000 دۆلار پشکی حکومەت زیاتر بۆ لەبەرەوەی کە ئێستا خەرجی گواستنەوەی تێدا نیە 616 ملیۆن و 538,000 دۆلار بووە پشکی حکومەت کە نازانرێت بۆچی خەرج کراوە. ئەم بڕەپارەیە بەشی مانگێکی موچەی موچەخۆرانی هەرێم دەکات. پشکی کۆمپانیەکان لەبەرەوەی کەوتمان خەرجی گواستنەوەی تێدا نیە پشکی کۆمپانیەکان 310 ملیۆن و 920,000 دۆلارە کە پشکی کۆمپانیەکان بووە. واتە داهاتی نەوت ئەوەی کە بۆ حکومەت گەڕاوەتەوە بەپێی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین 616 ملیۆن دۆلار بووە کە تەنیا لە سێ مانگی یەکەمی 2024 کە لە موچەیەک بەشی موچەیەکی موچەخۆرانی هەرێم دەکات. بینە سەر داهاتی کۆمپانیەکانی چۆن بووە لە ساڵی 2024 بەم شێوە بووە. کۆمپانیای DNO نەرویجی 253 ملیۆن دۆلار بووە گەنەڵ ئەنێرجی 101 ملیۆن دۆلار بووە ئاداکس پترۆلیۆم زیاتر لە 6 ملیۆن دۆلار بووە KHN زیاتر لە 203 ملیۆن دۆلار بووە داهاتەکەی هەروەها کۆمپانیای شاماران زیاتر لە 83 ملیۆن دۆلار داهاتەکەی بووە گۆڵف کیستۆن زیاتر لە 109 ملیۆن دۆلار داهاتەکەی بووە. هەروە MOL زیاتر لە 27 ملیۆن دۆلار داهاتەکەی بووە تاقا کۆمپانیای تاقا ئیماراتی زیاتر لە 36 ملیۆن دۆلار
داهاتەکەیەتی و کۆمپانیای فۆرزا زیاد 31 میلیۆن دلار لە 2023 داهاتەکەی بووە. شێفرۆن زیاتر لە نزیکەی 6 میلیۆن دلار داهاتەکەی بووە. کارگروپ لە 2023 77 میلیۆن دلار داهاتەکەی بووە. کۆی گشتی داهاتی کۆمپانیەکان لە ساڵی 2023 بە پێی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین ئەو داهاتی کە دەستیان کەوتووە 936 میلیۆن دلار بووە. بەڵێ ئەوەی کە بینیتان داهاتی نەوتیارێن بوو لە سێ مانگی یەکەمی 2024 کە نزیکە 1 میلیۆن دلارە، بەڵام ناخرێتە خزمەتی خەڵکو و نازانرێت چی لێ دێت. بەخوای گەورەتان سپێرین.